بە بەشداری هەموو زانکۆ و پەیمانگا و خوێندنگاکانی ناوخۆ دەرەوەی وڵات پێنجەمین پێشەنگای نێودەوڵەتی پەروەردەیی لە شاری هەولێر کرایەوە. ئێمە وەکو گروپی گەلیا بەش پەروەردە و فێرکردن لە 5 بەش پێکهاتیە ڕێکخراوی هەڵیکارە سنتەرەکانی زمانە قوتابخانەکانە پەیمانگاکانە زانکۆکان ئامانجمانەوەی قوتابی یعنی هەیە لە بۆ ئیش دەبینەوە مەسەن لەو ڕێکخراوانە هەیە لە بۆ سنتەرەکانی زمان دێ هەیە لە بۆ قوتابخانە دێ زانکۆ پەیمانگا لۆ ئەو پێشانگەشمە ڕێکخستیات ساڵانە پرۆگرامی نوێ دێ داشکاندنی نوێ دێ سیستەمی نوێ دێ لە بۆ قوتابیان قوتابی نمرەکەی زۆر بەرزە احتیمالە بچی بەشەکی پزیشکی بخینی تەنها کرێ ساڵێک دە ساڵەکانی کەلو دەکەنە بێ بەرامبەر ئەوکو هاوکاریان دە قوتابیشی مەثەن لە قوتابخانە دییان لە پەیمانگا وەزعی مادی باشنەوەش دەتوانێت دیسکاونتەچی وەکو سپێشال بدەنێ. بەشێکی زۆری ئەو زانکو و پەیمانگا و خوێنگایانە ناحکمینە و لە ڕێگەی ئەم پێشەنگایەوە کار بۆ ناساندنی خۆیان دەکەن و ئامانجیان ڕەخساندنی باشترین ڕێگەی پەروەردە و فێرکردنە بۆ خوێندکاران. ئۆفەرێکیشمان هەیە لە ڕێگەی ئەم پێشانگایەوە هەر دایک و باوکێک ناوی منداڵەکەی تۆمار بکات بۆ قوتابخانەکەمان ئۆفەرێکیان پێشکەشەکەین. قوتابخانەکەی ئێمە قوتابخانەیەکی ئینگلیزیە 5 ساڵە دامەزراوین و ساڵی یەکەممان پلەی پێنجەمان هێناوە لە ئاسەم و مەکتەبە ئەهلیەکانی هەولێرە. سیستەمی خوێندنەکەمان سیستەمی وەزارەتی پەروەردەی ئینگلیزیەکەیەتی لەگەڵ کتێبی سەنڕایز مەنهەجی فامیلی فرێندیش ئەخوێنین. ئەو مەنهەجەیان بۆ ئەوەیە قوتابی ئاستی فێربوونی زمانی ئینگلیزیەکەی باشتر بێت. لەگەڵ ئەوەشدا کاراسانیکردن بۆ ڕەخساندنی خوێندن لە دەرەوەی وڵات بۆ خوێندکاران و بینینەوەی هەلیکار دوای تەواوکردنی خوێندن لەلایەن کۆمپانیاکانەوە بۆ خوێندکاران دەڕەخسێت. ئەو خوێندکارانەی کورد کە بۆ خوێنی باڵا بە تایبەتی لە ماستەر دکتۆرا خوێنن هەر زانکۆیەک کۆمەڵێک ڕێوشێنی تایبەتی خۆی کۆمەڵی مەرجی خۆی هەیە ئێمە مەرجەکانیان ئەخێنە ڕوو ناوەکان تۆمارەکەین بڕوانامەکانیان وەرەگرین ئەینێرنە زانکۆکان زیاتر لە 30 بۆ 40 زانکۆی کەنەدی لە وەزارەتی خوێنی باڵای هەرێمی کوردستان باوەڕ پێکراوە ئەمساڵ و ئاعتیمادی وەرگتە بتوان بخوێنێت لە کوردستان باوەڕ پێکراوێ ئێمە 9 تا 15 زانکۆ لەو زانکۆیانە لەگەڵیان لە گفتوگۆداین بۆەوەی زۆرترین ڕێژەی گەنجی کورد بتوانێت ماستەر و دکتۆرە لە زانکۆیەکی نێودەوڵەتی باوەڕ پێکراوە بخوێنێ کە هاتەوە بۆ داهاتووی کوردستان سوود ببینێ هەم بۆ پەرەپێدان و توانای گەنجان هەم بۆ لە بواری ئەکادمی و زانستیە ئەمانە سەرمایەی نیشتمانین بۆ داهاتووی ئەم وڵاتە بەدەست ئەم گەنجانەوەیە کە ئەم وڵاتە بەڕێوە بن و بە تایبەتی ئێمە لە بواری ژمێریاری و دارایی یاخود وردبینی کارەکەین بۆ پەرەپێدانی توانەکان لە هەموو دنیاشتا ژمێریاری دایکی بزنسەکانە ئەگەر سیستەمێکی ژمێریاری سەرکەوتوو هەبێت دەوڵەتێکی بەهێز دروستە بێ ئاورێکی بەهێزیش سەرچاوی داهاتوویەکی بەهێز و دەوڵەتێکی بەهێزە. پێشەنگایەکە بۆ ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و چاوەڕوان دەکرێت ژمارەیەکی زۆر خوێندکار سەردانی بکات بۆ دۆزینەوەی باشترین ناوەندی خوێندن و هەلیکاری گونجاو. سۆلین حەسەن، کەناڵی کورسات، هەولێر.